بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم أم كتاب النايابي بردسمان كتابي الذريعة إلى مكارم الشريعة، باسی ئەو هۆکارانەمان بۆ ئەکا کە ئەمان گەێنێتە ئەخلاقیاتی زۆر بەرز و لە ئاستێکی زۆر بەرز لە مەکاریمی شەریعەتە، لە عیبادەتە زاهریەکانەوە دەرئەچین بۆ ئەخلاقی بەرز و دروستبوونی ئەخلاقی گەورەتیامانە. زۆر شتی ڕاغیبی ئەسفەهانی بۆ باس کردوین. ئەمڕۆ باسی ئەومان بۆ ئەکا واجبە لە سەرمان ئەو ئەخلاقە بەرزانەی کە هەن لە خۆمانە جێبەجێیان بێنین و بەدەستیان بێنین. ئەفەرمە حەقە هەموو ئینسانێک کەسب بکە، هەوڵ بدە، محاولە بکە، حتا وەکو ئەخلاقەکان لە خۆیە دەستەبەر ئەکە. ئەفەرمێ هەمیشە ئەبێ هەیئەتی خۆی، نەفسی خۆی ئیستیعدادێکی وەرگرتبێ بۆ ئەخلاقی بەرز. ئیتر بتوانێت جێبەجێیکە فعلەن یان نەتوانێت، ئەبێت دەرونی ئیستیعدادی تیاوێ بۆی ئەم ئەخلاقە بەرزانە جێبەجێ بکە و ئەبێت دائیمە ئامادەگی هەبێ بۆی ئەم ئەخلاقە بەرزانە جێبەجێکە. بۆ نمونە ئەبێ خۆی ڕاهێنابێ لەسەر سەخاوەت، مەرج نییە هەیبێت و سەخاوەتی هەبێ، بەڵام ئەبێ نەفسی خۆی ڕاهێنابێ لەسەر سەخاوەت. مەرج نییە موقعی ئازایەتی و مەردایەتی بێ، بەڵام ئەبێ خۆی ڕاهێنابێ لەسەر ئازایەتی، خۆی ڕاهێنابێ لەسەر حکمت، خۆی ڕاهێنابێ لەسەر عەدالەت. ئەبێت هەوڵی دابێ ئەم ئەخلاقە بەرزانە لە خۆیە دەستەبەرکە. ئەفەرمێ حتا ئەگەر ماڵی نەبێ بیبەخشێ، ئەبێ گەیشت بێتە مەقامێکی ئاوا ئەوەندە بەرز بە ئەخلاقی بەرز مامەڵە لەگەڵ خەڵکاکە، بە ئەخلاقی بەرز هەڵسوکەوت لەگەڵ خەڵکاکە لە ئاستێکی وهایەکە با ماڵیشی نەبێت توانی بێتی بە ئەخلاق مامەڵەیەکی زۆر گەورە لەگەڵ خەڵکا بکە. هەندێک لە حوکەما لیان پرسیون ئایا شتێک هەیە ئەوەندە سەخاوەتێک هەیە هەموو مەخلوقات لەسەر زەویە بگرێتەوە؟ توانە بەڵێ ئەو سەخاوەتی کە لە ئینسانە هەیە و هەرچی سەرزەوی هەیە هەر هەمووی سوودی لێ وەرەگرێ، بریتیە لە ئەوەی یەکەم ئەخلاقت زۆر بەرز بێت، دووەم نیەتی خێر لە دڵ تا بەرامبەر بە هەموو شتێکە بێ وەکووا خێرە بۆ هەموو شتێک کرد بێت. تەمەنە بابەتی نیەتی خێرە زۆر گەورەیە، مۆزوعێکی زۆر زیندووە. تەسەوور کە تۆ لە نیەتی خۆتە دات نابێ خەیر بۆ هەرچی شتێکێ لەسەر زەویە، ئەو کاتە با ئیحسانەکەشن نەکرد بێت لەگەڵیانە، با چاکەکەشن نەکرد بێت، هەموویت بۆ ئەنووسرێ، چونکە ئینەمە الأعمال بالنیات، کردەوەکان بە نیەتی ئینسان ئەپێورێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەم نیەتە خێرە لە دڵیا بەرامبەر بە هەموو گێتی و سەرزەوی زۆر گەورەیە. هەر هەچی ئاژەڵ هەیە لەسەر زەویە ئەم خراپەیەکی بۆیان ناوێ، هەرچی دار و درەخت هەیە خراپەیەکی بۆیان ناوێ، حتا لە جن و شەیاطین و ئەمە هیچ ئەم خراپەی بۆ هیچ شتێک ناوێ، حتا بۆ کافرش خراپەی ناوێ. کەسی ئیماندار ئەم نیەتە چاکەی کە هەیەی، حتا کافرێک ئەبینێ گونەهبارێک ئەبینێ دوعای خێری بۆکە، کافرێک ئەبینێ دوعای خێری بۆکە، خوا هیدایەتی بدە، بەڕقەوە مامەڵە ناکە، بە خۆشەویستی و مەحەبەت مامەڵە ئەکا، هەمیشە ئەخلاقێکی بەرزی لە خۆیان ڕواندووە کە ئەم نیەتە پاکەی لە ناخیا داناوە. ئەم نیەتە پاکە ئەبێتە باعیثی ئەوەی کە ئینسانی موسڵمان هەمیشە دڵی زۆ ئارام بێ. زۆر کات ئێمە دڵمان بۆچی نائارامە بێ؟ لەبەر ئەو حەسادەت و ڕق و کین و ئەمان لە دڵی خۆمانە کۆ ئەکەینەوە ئیسراحەت ناکەین. بەس ئەگەر دڵت پڕ بێ لە مەحەبەت و خۆشەویستی بەرامبەر بە هەموو کەس، دڵێکی زۆر ئارامە، بەرامبەر بە هەموو شتێک دڵێکی زۆر ئارامە. فەرمایشتێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وآله وسلم، فەرمایشتێکی زۆر گەورەیە. دیارە ڕاغیبی ئەسفەهانی بە ڕیوایەتێک هێناوێتی، ئەسڵی ڕیوایەتەکە نەوعێکی ترە، ڕیوایەتەکە ڕاغیب باسەکەم و ئەسڵی ڕیوایەتەکەش لە خزمەتانە باسەکەم. ئەفەرمێ إنكم لن تسعوا الناس بأموالكم فسعوهم بأخلاقكم. ئێوە ناتوانن بە ماڵ چاکەکاری لەگەڵ هەموو خەڵکیا بکەن، ناتوانن. قووەتی مالی ئینسان مەحدودە، بەشێکە، تواناکەی کەمێکە، لەوە زیاتر نییە. لەوە ئەچێ لە دڵی خۆتە حەسکەی، چون کەسی مسلمان بێم حەزە لە ناخیا بێ، حەزەکە هاوکاری ڕەفیقی بکە، حەزەکە هاوکاری خزمی بکە، هاوکاری خۆشەویستەکانی بکە،
باوکو دایک حەزەکەن هەرچی شتیان هەیە هاوکاری ئەولادەکانیان بکەن جارێوە لە دەستیانان نییە. ئەم نیەتە بەهێزە لە ناخی ئینسانە زۆر گەورەیە. بەڵام ئەفەرمێ عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێ العین بەصیرە والید قەصیرە، باشە چاو ئەبینێ زانێ حاڵی خەڵەکە هەمووی ئەبینێ بەڵام دەست کورتە ناتوانێت توانای ئەمەی نییە. ئەفەرمێ دەی مادام توانای ئەمەتان نییە بە ماڵ بیکەن بە ئەخلاق بیکەن فەسعوهم بئەخلاقیکم. عولەما چۆن تعبیری ئەم فەرمایشتیان کردووە فەرموویانە ئێوە ناتوانن بە ماڵ و سەرۆت و سامان خەڵک لە خۆتان ڕازی بکەن، ناتوانن. یەکەم لەبەرەوەی هیچ کەسێک ئەوەندە ماڵی نییە هەرچی خەڵکە هەر هەمووی سوودی لێ وەرگرێ. دوو مەسئلەی ماڵ کەمی و زۆری هەیە، ئینسان چەندێکی بدەیت هێشتا پێی کەمە، لەبەرەوەی ناتوانانی بە ماڵ خەڵک ڕازیکی. ئەولادێکی هەبێ بتێ بە ماڵ ڕازیکەی بە نمونە یا برایەکەت هەر پارەی بەرێ ئەو پێی کەمە، هەر پارەی بەرێ ئەو پێی کەمە، بەرگەی ناگرێ، هەر هەڵی ئەلووشێ. طبیعەتی ئینسان وایە حەزی لە ماڵە، حەزی لە زیاترە، بۆیە بە ماڵ قەت ناتوانانی دڵی خەڵکی ڕاگیرکە ئەی بەچی ڕاگیریکە. بەڵام بە ئەخلاقی بەرز لە ئینسانی مسلمانە زۆر گەورەیە بەرامبەرەکانی هەر هەمووی، چونکە بۆ نیەتی پاکی هەیە بەرامبەریان. هەر کەسێک لەم سەرزەویە ئەبینێ ئەم بە نیەتێکی جوان و پاکەوە مامەڵەی لەگەڵاکە. ئەسڵی فەرمایشتەکە لەفزەکەی بەم شێوازەیە ئەفەرمێ ئینەکم لا تەسعون الناس بئەموالکم، ئێوە ناتوانن بە ماڵەکانتان تەواو خەڵکی داپۆشن و ئیتر هەرچی چاکەیە کرد بێتان لەگە خەڵکە، ولكن يسعهم منكم بسط الوجه وحسن الخلق. دەموچاوی گەش و جوان لەگەڵ ئەخلاقی بەرز ئەم دوانە ئەتوانی هەر هەموو خەڵکی پێدا پۆش. طبعا ئەمەی کە عەرستانەکەم بەستی وەجه دەموچاوی کراوە زۆر گەورەیە. یعنی ئینسانی مسلمان تەسەورکەن لە بەستی وەجهە لە کرانەوەی دەموچاویە لەوە ئەچێت ئێمە تەسەورکەین بڵێن باشە کەسێکی مسلمان دەموچاوێکی خۆش و جوان و گەشەوە لەگەڵ مسلمانێکترا تەوقە ئەکا پێ ئەکەنێ بەدەمیەوە چه ئەجرێکی دەسەکەوێ. بڕواکە جاری وا هەیە مجەڕەدی تۆ کە سەیری دۆستێک ئەەکەی مەسەن زۆر غەمبارە، بەڵام تۆ کە بە دەموچاوێکی پانی جوانی مرەتەبەوە و دڵخۆشیەوە کە سەیری دڵخۆشی تۆ کاریگەی لەسەر ئەودانە ئەوش دڵی خۆشێ یەکسەر تەئسیر لێک. بۆیە مەسەلەی بەستی وەجه کرانەوەی دەموچاو زۆر گرنگە لە حیاتی ئینسان. هەمیشە ئەگەر هیچت نییە بیدەی بەرامبەرەکانت خۆ ئەتوانی زەردەخەنیان پێ ببەخشی، خۆ ئەتوانی دەموچاوێکی جوان بەرامبەریان بەخشی. وەختی خۆی لە نەوەتەکانە جارێکتر وازان لە خزمەتانە باسم کردووە کە تەوقە لەگەڵ یەکتریەکە هەموو دەموچاویە بەیەکە لە کای تەوقەکردنە، یعنی تریانە پیاوی زۆر مولتەزیمە مادا ئاوا تەوقە ئەکا دەموچاوی گرژەکە. بينما لشريعتها چۆنە، يعني تۆ تەوقە لەگەڵ کەسێکە ئەکەی ئەبێ بەستی وەجێ بێ دەموچاوە کرابێتەوە بە زەردەخەنەوە تەبەسسومك في وجه أخيك صدقة. سەری ئەو فەرمایشتە گەورەکەن. يعني لە قیامەتە تۆ جاری وا هەیە ئیتر ئەوە تەرازوەکەت وەساوە پێویستە بە یەک سەدەقە ڕزگارە بێ پێکەنینە بەدەم کەسێکەوە سوبحان الله بێتە ئەو سەدەقەیە تۆ ڕزگارەکە. هەنێ جار مجەڕەدی ئەم پێکەین و زەردەخەنە بەرامبەر بە مسلمانێک نەک یەک بە 700 بۆتە ئەنووسرێ لە ڕۆژی قیامەتە تۆ 700 جار پێکەنی بەرامبەر بەم ئیماندار کوڕە وەڵڵێ یا ڕەبی من 700 جار نەمبینیوە، نا یەک جار ئەو پێکەنی بە 700 بۆ نووس، چونکە سەدەقە تەضاعفی هەیە. ئەکرێ ئێمە ماڵمان نەبێ بیبەخشین بە یەکتر، بەڵام دەموچاوی گەش و جوانمان لەگەڵ یەکترا هەبێ بیبەخشین بە یەکتر. ئەکرێ ماڵمان نەبێ بیبەخشین بە یەکتر، بەڵام ئەخلاقی بەرزمان هەبێ بیبەخشین بە یەکتر، نیەتی جوانمان هەبێ بیبەخشین بە یەکتر. ئەزان دڵی مسلمان چەند پاکە. تەسەور کە ئەچی بۆ سەفرەیەک سیاحەتێک باخی کەسێک بینی زۆر جوان، ئەی خۆی بەرەکەت بەسەر ئەم باخەیە بارێنە بۆی زیاد کە ئەچی بەلای کانیاوەکە خۆ ئەم کانیاوە پڕ ئاوکە پڕ لە جەماڵی کە زیاتری کە بۆمان ئەم نیعمەتە. هەمیشە دڵت بەم شێوازەیە. ئەچی بەلای مەڕووماڵاتی کەسێکە ئەی خۆیان بەڕووماڵات بەسەر ئەمانە ببارێنە، ئەم بەرەکەتی خۆت بەسەر ئەمانە ببارێن، زیادی کە بۆی خۆی زیادی کە گەنجێک ئەبینی بە توانای خۆی ئیشەکە خۆیان هێزی بدەرێت توانای بدەرێ. کەسێک ئەبینی سێرەکەی وەستاوە بۆ سیارە خۆ هیچی پێ ناکرێت ناشتوانی سوارێکی تۆش لە پاسێکای وەکو ئەو خۆیان ئەم کەسێکی بۆ بنێرەکە سواریکە و لەو گەرمای ڕزگاری بێ. مجەڕەدی ئەم دڵە جوانەی موسڵمان ئەزان چەند گەورەیە. حتا کەسێک ئەبینی گوناهبارە خەجاڵەت بار بووە گوناهبار و فەزح بووە لەناو خەڵکە ڕووی نییە فەقیرە سەر بەرزکاتەوە،
خوا گیان ئەم عەبدە جوانە لێ ڕاشکانوتە لە بەردەم ئەم عەبدانە لە قیامەتە نشکێن یا ئیلاهی بەرزی کرد ئەبم ڕۆحیەتە کەسی موسڵمان مامەڵەکە ئەم دڵە پاکە جوانەی هەیە بۆیە ئێمە قەت ناتوانین بە ماڵ مکافەئەی یەکتریکەین بەڵام بە دوعای خەیر و بە دڵی پاک و بە حوسنی ئەخلاقی بەرز و بە دەم و چاوی گەش و جوان ئەتوانین مامەڵ لەگەڵ یەکترا بکەین بۆیە کەسی موسڵمان سوبحان الله لە ڕۆژی قیامەتە ئەمەندەی پاداشت هەیە کە خۆی نازانێ خۆی تەسەور ناکە لێ ئەحساه الله وەنەسوه زۆر شتەیە خوا لە بژاردوویەتی بۆی حیساب کردووی تۆ لەبیرت چۆتەوە هەر لەبیرت چۆتەوە وەلەما فەنەوە بەس بۆ کاری خراپ نییە گوناهە کردبێ و لەبیرت چوو بێتەوە چونکە گوناهیش ئینسان لەبیرێت چێتەوە ناوەڵڵا بۆ چاکەکانیشتە جاری وا هەیە چاکەیەکی زۆر زۆرت هەیە نازانی هەتە نا ئەو دەست بەرزەکەیتەوە تێ دوعا بکەی ئەگەڕێی خۆیان من چ چاکەیەکم هەیە بۆ تۆ یا ئیلاهی من ئەم چاکەیە بەرزکەمەوە تۆ دوعاکەم گیراکە چونکە یەکێک لە ئەسبابی گیرابوونی دوعا ئینسانەوەی دوعا بکە بە وەسیلەی ئەعمالی صالحی خۆی خۆیان بە ئەعمال صالحەکان مەسەڵەن فڵان نەکردەوە و ئیشەم بۆ جێبەجێ هەرچی ئەەکەی دانەیەکە بیر ناکەوێتەوە شتێک لەبەر خاتی خوا کردبێتێ کەچی لە ساحەی مەحشەرا سەیرەکەی ئەو ئیشانی لەبەر خاتی خوا کردوت ئەی هاوار چەند زۆر کوڕە خۆ من هەر سەیری ئەوان نەکرد نەمەزانیەوە چاکەیە ئەی تۆ تەسەوەر کە لەگەڵ موسڵمانێکە بەس پێ بکەنی بەرامبەری ئەو ئەجرە گەورەی و دەستکەوێت ئەو موسڵمانە ئاگای لە خۆی نییە تۆ دوعایەکە بۆ کردووە ئەهلەوە کەسێکی تاوانبار زۆر تاوانبار خوا هیدایەتی بدەیت سبحان الله تۆ ئاگال لێ نییە ئەم هیدایەتی وەرگرتووە ڕۆشتووە ئەولادێکی صالحی هەیە ئەولادە ساڵحەکەی دەی خەڵک لەسەر دەستی ئەم تووشی هیدایەت بوو لە ڕۆژی قیامەتە سەرەکە ئومەتێگەێنەوەڵە ئەمانە هەرموێ لەسەر دەستی تۆ بە دوعای تۆ موسڵمان بوون کوڕۆڵە خۆیان من هیچم نەکردووە بەخوا ئەو گوناهبارێکی زۆر گەورە بوو تۆ دوعات بۆ کردو و پاڕایتەوە تۆ مشاریکی لە هەرچی کردوێکی چاکە ئەو کەسە کردبێتی بڕواکەن کەسی ئیماندار لە خەیرێکە خۆ کافران و بێدینان بزانن ئیسراحەتمان لێ هەڵەگرن بەڵام ئەها ئەو خەل لە دروست بووە جاری وایە لەسەر شتێکی بچووک دنیاوی چکە مەسەلەی ئەخلاق زۆر گەورەیە لە ئینسانە لە هەموو بوارەکانە ئەبێ ئەخلاقی تۆکمە بێ جا لەسەر شتێکی بچووک دڵە لە کەسێک عاجزە بێ بازی کەسێکەکەی خۆت مشەوەشەکە خەو لێ ناکەوێت ئیسراحەتت لە خۆش و لە خەڵکیش بڕیوە دەلێ گەڕێ ئەم دڵە سافکەرەوە بەرامبەر بە خەڵک ئەو دڵی کە سافە بەرامبەر بەخوا سافە بەرامبەر بە خەڵک بەرامبەر مەخلوقاتی خوا بۆیە ئەفەرمێ بزانە هەر شتێک کە ئەتەوێت لە خۆتا بیهێنیتە دی و خۆتی پێ جوانکەی پێویستێ بە جهد و جیهادێکی گەورە هەیە کە ئەمانە دروستکەی چ کاروباری دنیاویت بێ یا ئوخڕەوی بەڵام کاروباری ئوخڕەوی تۆ ئەی موسڵمان ئەبێ ئاگات لێ بێ کامڵ نابێ تەواو نابێ ئیلا بەشتی تر نەبێ ئەویش ئەوەیە کە ئەم کارە خەیرە ئەەکەی ئەگەر بۆ دنیای بکەی احتیمالە پاداشتێکە بێ هەموو ئەخلاقیاتێکی دنیاوی ئینسان پاداشتی بەرامبەر ئەوێ ئەی ئەخلاقی ئوخڕەوی پاداشتی ناوێ ئەبەدەن ئەم معاتاتەی کە ئیکا مەبەستەکەی تەنها ئەوەیە ئەوێ ئەخلاقی بەرز لە خۆیان جێبەجێکە چونکە ئەمری پێکراوە ئەزان ئیماندار وەکو چی وایە نمونەی ئەم ئاەتە پیرۆزە زۆر گەورەیە باسی ئینفاق و بەخشین ئەکا دوای باسی ئەکەن کە بۆ هەموو ئەخلاقەکان ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله نمونەی ئەو کەسانەی ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوا ابتغاء مرضات الله تەنها لەبەر خاتی خوا ماڵەکانیان ئەبەخشن و لەبەر ڕەزامەندی ئەو وتثبيتا من أنفسهم باشە لە نەفسی خۆیانە باشە یەقینیان هەیە کە خوا پاداشتیان دەداتەوە لەسەری ئەبە ڕۆحەوە ئەیبەخشن ئەمانە نمونەیان وەکو چی وایە کەمەثەلی جەنەتین بڕەبوەتی گردۆڵکەیە بێنە پێش چاوی خۆت باخچەیەکی زۆر جوان بەسەریەوە بێ خوارەوە ئاو و دەریایە و کانیە و بە هەر حاڵ لەسەر ئەم گردۆڵکەیە باخێکی زۆر جوان هەیە ئەگەر باران ببارێ بەسەریا دوو بەرابەر بەرهەم ئەدا بارانیش نەبارێ هەر خۆی شەی هەیە وردە وردە شەونمەکان هەموو بەسەر گەڵاکانەوە ئەوەستنەوە خۆی بۆ خۆی تێرەکاتەوە لە ئەو طبعا وشي فطل يعني شونم لم آيات بيروزا أفرمي مثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة وكباخ شيك أو بسر قردولكيك برزا يا برزايك وقردولكيك فأصابها وابل فآتت أكلها ضعفين بارانك بخور بسر يا دابره دو برابر
نعمەتەکانمان پێ ئەدا وإن لم يصبها وابل فطل خۆ ئەگەر بارانیش نەبارێ ئەوە بایی ئەوە شەونم و تەڕەشوعاتی هەیە کە خۆی بۆ خۆی بەرهەمی خۆی بەشی خۆی هەر ئەدا والله بما تعملون بصير خۆی گەورە بەو کردوانێک کە ئێوە یەکەن بینایە و ئاگای لێتی نمونەی ئەمە چییە باسی چی بۆ ئێمەکە کورە ئیماندار ئەگەر بەخشیت چەند بەرامبەر پاداشتە ئەدرێتەوە کورە نەش بەخشی بەس لە دڵتا هەبێ وەکو شەونمەکە چۆن تەڕەشوع ئەکات و خۆی بۆ خۆی تێرەکە ئەی ئیماندار ئەوە تێرەبی لە قیامەتە ئەوە سەرێ بەرزە بێ بۆ چونکە تۆ نیەتت هەیە بە بەخشین دڵت پەیوەستە بە بەخشین ڕۆحت پەیوەستە بە بەخشین ئێستا ئێمە هەومان پڕ بە دڵ حەزمان بە عەدالەتە خۆ ناتوانین عەدالەت دەرپاکەین لەسەر زەوی هیچمان بەدەست نییە و خۆمان ئەومان وەکوە لە سجن نابین دەی تەسەوور کە مادام ئەم ڕۆحی عەدالەتت هەیە فەتەل بالضبط وەکو ئەوایە مەرج تەنها بەخشین نییە حبی عەدالەتە هەیە ئەتەوێ عەدالەت لەسەر زەویە جێبەجێکەی بەڵام پێت ناکرێ ئەو وەکو شەونمەکە ئەوایە با بارانیش نەباری بێ تۆ ناهێڵی ئەم دار و بارانە وشک بێ لە ژێرت و ئەجر و پاداشتی خۆتە هەر وەرگرتووە سەوزایی خۆتت هەر داوە ئەگەر توانیشت ببارێنی بەسەر زەویە ئەوە دوو بەرابەر و دە بەرابەر و هەزار بەرابەر پاداش وەرەگریتەوە ئەجرە دەسەک بۆیە هەموو ئەخلاقێکی بەرز لە تۆیە سەخاوەت کەسێکی فەقیر ئەبینی خۆزگە ئەم بوو الله خانوویەکەوەی جوان بۆ ئەم کەسە ئەکردەوە بەس یا ئیلاهی تۆ خۆت ئاگات دێ بەخوا نیمە یا ئیلاهی ئیلاهی ئەم دەیتێ من صفەتی سەخاوەتم لە خۆما داناوە واللهی سەخاوەتەکەم ئەوەیە ئەکرد ئەم کەسە ئەبۆ شێوازە ڕزگارم ئەکرد کەسێک ترە بین نەخۆشە کورە ئاوان بۆ ئەکرد ئەوی تر سبحان الله ئەمە هەمووی فەتەل وەکو شەونمەکە ئاوایە هەمیشە گەشی و جوانی ئەدا بەسەر زەوی بەبێ ئەوەی بارانە باراندوێ بەبێ هیچی کردبێ کەوا بوو مؤمن المؤمن يؤجر بنياته ئیماندار ئەجرەکانی وەرەگرێ بەهۆی نیەتەکانیەوە ئەفەرمێ دەی ئەبێ زۆر بەباشی بگەڕێ ئیخلاص لە دڵیا تەسبیتکە وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين وخوا هیچ ئەمرێکیان پێ نەکراوە إلا ئەوە نەبێ عەبداتی خواکەن بەو پەڕی ئیخلاصەوە کەوا بوو ئەبێ هیچ منفعەتێکی دنیەوی هیچ لابردنی مەزەڕەتێکە نەوێت لە خێر و خێراتێکە کە ئەیکەی چۆن بە دڵ ئەیکەی لە کاتێکیشە کە ئەیکەی بە فعلی و عەمەلی نابێ ئەبەدەن منەتێکە کردبێ باسێکت کردبێ خواسێکت کردبێ دەی بزانە ئەبێ ئەلەم پێناوە بازرگانێکی زۆر گەورەبی ئەبێ بازرگانێک بیت کە بە هیچ شێوازێ هیچ منفعەتێکت ناوێ و هیچ ناتەوێت زەرێ لە تۆ لا بچێت تەنها لە پێناوی خوا کارەکان جێبەجێک هەندێک لە تەسەوفینی گەورە و ئەهلی تەحقیق فەرمویانە نابێ حتا لە ناو عیباتەکانتە طەلەبی منفعەتی ئوخڕەویش بکەی تویان تەنها لەبەر خاتی خوا ئەوە تەواوی ئیخلاص ئەم بابەتێکی زۆر قورسە مەسەلەی ئەوەی حتا منفعەتی ئاخرەتیش نەوێ خوای ئەم ئیشە ئەکەم تەنها لە پێناوی تۆ حەجم ناوێ لە بەرامبەرە تەنها لە مجرد ئەم نیەتی سەخاوەتەم هێناوە ئەم خەیرە بکەم یا ئەم خەیرەم کرد حەجمە بەستێک نییە لە پشتیەوە وتوانە حتا ئەبێ بەو شێوازە بێ بۆیە فەرمویانە هەر کەسێک عیباتی خوا بکە بە عیوەز ئەوە کەسێکی لەئیمە کەسێکی سەخی و گەورە و ئەهلی کەڕەم نییە کەسێکی ڕەزیل ئاوایە مامەڵە ئەکا لەگەڵ خوا ئیان بەشکم ئەوم بەیتە منش ئەوە بوو ئەەکەم نە بۆیە حتا لە بابەتی نەذرە خۆ نەذر عیباتێکی زۆر گەورەیە هەندێک لە عولەما ملاحەزەیان لەسەر نەذر داناوە خۆ نەذر یەکە لەو عەبدایەتیان ئینسان مەسەڵەن خوایان ئەو شتم ئەگەر بۆ ببێ منش ئەوە ئەەکەم وتیانەوە شتێکی باش نییە بۆ چکە لە بەرامبەر ئەوەی کە شتێکت بۆ بکرێت تۆ شتێک ئەەکەی بەینەما خۆ نەذر بەشێکە لە عیبادەت ئینسانە بێ هەموو نەذرەکانی لە پێناوی خوایە بێ و لەما فەرمویانە بەشێک لەو نەذرەی کە ئینسان ئەیکە کەماڵی ئینسان و طبعی ئینسانە چکە ئینسان هەمیشە ئەوێ عەتایی هەبێ و ئەخذ و عەتای هەبێ با بڵێن بۆیە دائیمە داوای شتێکە وەڵێ خوای ئەوە ئەەکەم لە پێناوتە وتیان لەبەرەوەی طبیعەتی ئینسان ئەوە ئەندێ فەرمانە ئەمە لە سەرەتای عەبدایەتی و ئینسان ئەم جۆرە عەبدایەتیانە ئەکا کە چۆ پلەیەکی باڵا ناتوانێت نەزریش بکە یەت هەر کارەکانی جێبەجێ ئەکا و ئەیکات و بەجێ ئێڵێ خوای لە پێناوی تۆ پاداشتیشم ناوێنە لە دنیایانە لە ئاخرەتە تەنها لەبەر زاتی تۆ جێبەجێم کرد خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەگەر توانیت لەبەر ڕەزامەندی خوا بە یەقینەوە کارکەی کارکە
نەوتوانی بە سەبر بە ناڕەحەتی. ئێمە دوو جۆر ئینسانمان هەیە لە ئەخلاقە بەرزەکان. جۆرێکمان هەیە بە زۆر ئەخلاقە بەرزەکان بەخۆی جێبەجێکە و دەرسانی پێش و باسمان کرد، بەشێکیشی بە خۆشەویستی ئەچێ جێبەجێکە، گەیشتە قۆناغێکی تر. ئەگەر گەیشتە ئەو قۆناغی تەنها لە بەرخاتی خوا کارکەی بیکە، ئەگەنا بە زۆر کارە خێرەکان بەخۆت کە هەتا وەکو ڕای لەسەر کاری خێر. بۆیە وتویانە حەق تاڵە لە کوردی خۆشمانە و لە عەرەبیە و لە هەموو حەق ناڕەحەتە، تاڵە. جاری وا هەیە ئینسان ئاوێکی زۆر سازگاری جوانی وەکو ئەم ئاو نەخۆشە، ئەم ئاوە شیرینە ئەخواتەوە لە دەمی ئەمە تاڵ. ئەمە نییە ئەوە کە تاڵ بێ، ئەمە دەمی خۆی نەخۆشە ئاوەکەی لێ تاڵ بووە. بۆیە تۆ ئەگەر هات و خۆت نەخۆش بووی زۆر ناڕەحەتی، بەڵام ئەبێ ئەم ئاوە سازگارە بخۆیتەوە تا خوا شیفات بدا لەسەری. بۆیە لە ئەخلاقە بەرزەکان دوور مەکەوەرە، وەکو ئاوە جوانەکە ئەو هەیە، با بەلاشتەوە ناڕەحەت، با بەلاشتەوە تاڵ بێ، جوهد کە جیهاد کە هەوڵ بدە لەگەڵ ئەم ئەخلاقە بەرزانە تا وردە وردە خوای گەورە دڵت ڕائەهێنێ، تهذیبی نفست ئەبیتە ئەو کەسایەتیە گەورەی کە دینداری، خواناسی، ئەخلاقی بەرز بە خۆشەویستیەوە ئەیکەی، لەو خۆناغەتی ئەپەڕی بۆ خۆناغێکی تر، بۆ خۆناغی خۆشەویستی. مەسەلەی بە خۆشەویستیەوە تاعاتکردن هەموو ئینسان ئێستا سەرەتای ژیانە دەست پێ ئەەکەی، ئەی هاوار وەرە 5 نوێژ بکە، وەرە ئەم هەموو سونەتە بکە، وەکو ئەم هەموو ذیکرە بکە، لە جلو بەرگتە لە خواردنتە، ئەم هەموو تەکالیفە بەسەرتەوە. تۆ بیرکەنەوە کەسی ئیمانی نەهێنابێ لە پڕ پێی بڵێ وەرە دین ئەمێ، ئەم هەموو شتە بێ بکەی، هەر زنوقێچێ چۆن ئەو هەموو شتەم پێ ئەکرێ. زۆر بەلایەوە زەحمەتە، هەموو جارێ وەرە هەڵسە دەستنوێژ بگرە، دوایی وردە و دەڕایە لەگەڵ ئەمە سێرەکەی چێژ وەرئەگرێت لە دەستنوێژەکە وەری ئەگرێ کە ئەیگرێت چێژ وەرئەگرێت لە نوێژەکەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی وجعلت قرة عيني في الصلاة وجعل قرة عيني في الصلاة. ئارامی چاوی من، ئارامی دڵی من خوای گەورە خستێتە ناو نوێژە، یعنی نوێژەکەم بە چیەکەم؟ بە خۆشەویستیەوە ئەیکەم، بە مەحەبەتەوە ئەیکەم، بەو پەڕی کەماڵ و جوان و ئەمە بەچی ئینسان ئەگاتە ئەوە؟ بەم تەهذیبە گەورەی نەفس و بەو تەربیەتە گەورەی نەفس، بەو ئەخلاقە بەرزانە کە لە خۆیە ئەیڕوێنێ. جاری وا هەیە جارێک لەگەڵ دۆستێکمە کێشەیەکی هەبوو، ئیتر زۆر کێشەکەیان و ئاڵۆز و قوڵ بوو، کێشەی میوانداری و خزمەتی میوان و ئەوانە. خێزانی ئەوی ماسە من هەر تەبع ماوە ڕقم لە میوان، تم کچم بڕقیشی لێ بێت، تۆ هەر میوانداریەکە بکە دوای خۆشتەوێت، ئەبێ هەر بیکەی، چکەمە یەکە لە فەضائیلی ئینسان. هەر میوانداری بکە، میوانداری لە ئەخیرە ڕای لەگەڵ میوانە. هەست بە غەریبی ئەکەی گەر میوانت نەبێ. ئیبراهیم ئاسا ناتوانانی نان بخۆی ئەگەر لەگەڵ میوانە نەبێ، بەڵام ئەمە بە جوهد و جیهاد دەکرێت، خۆ لە خۆ دروست نابێ. هەر ئەو عائیلە تەسەوورکردن ئێستا ئەگەر میوانیان نەیە زۆر بێتاقەتە بن، بێزارە بن، لەوەی کە بۆچی میوان نییە، بۆچی حاڵمان نییە. دیارە خەلەلێک هەیە، مشکلەیەکمان شتێکمان لێ قەوماوە خەڵک ڕوومانتیان ناکە. زۆر گرنگە ئینسان هەرچی صفاتە لەسەر زەویە پێت ناڕەحەت بوو بڕۆ هەر بیکە بیکە بیکە، لە ئەخیرە ئەبێتە بەشێک لە تۆ، ئەبێتە کەسایەتی تۆ. ئینسان جاری وایە دەسی نوقاوە پێی نابەخشێ، زۆر پێی زەحمەتە. جاری یەکەم ئەبەخشێ، دووەم زۆر بە زەحمەت بە زەحمەت بیرەکات و ئەی هاوار 10 دینارم هەبوو دانەیەکیان ڕۆشت، ئەخە من چۆن بوویەوە بەنۆ زەررم کرد، مێشکی لێ ئەدات، بەڵام هەر ئەبەخشێ. ئەخیران ئەبێتە کەسێکی سەخی کە ئەبەخشێ هەست بە چێژ وەرەگرێ، لە هێشتنەوەکە زیاتر هەست بە چێژ وەرە. هەموو ڕۆژێ نەزەری حرام کە، نەزەری حرام کە، نەزەری حرام کە. باشە دوایی کە کاتی خۆت ئەگریتەوە لە نەزەری حرام، ئەزانی چەند ناڕەحەتە. ئەی تخوا وەرە دەوەرە ئەو شتە جوانم لە دەست دەرچوو، باشە دنیا و لێتەوە یەک. دوایی بەعکسەوە سوبحان الله، اینجا کە سیر ناکەی هەست بە لەزەتێک ئەەکەی، زۆر لەزەتێکە گەورەترە لەوەی کە سیرت کردووە، بۆ لایەکی ترەوە چێژ وەرئەگری، لە بەشێکی ترە چێژ وەرئەگری. ئینسان هەر کاتێک خاوەنی خۆی بوو، حڕ بوو لە نەفسی خۆیە، خەریکی تەهذیبی نەفسی خۆی بوو، تەربیەی نەفسی خۆیە، وەکوایە هەموو ئاسمان و زەوی هی ئەم بێ، وەکوایە جەیشێکی زۆر گەورە لە خزمەتی ئەما بێ. خوا جل جلاله لە قورئانە باسێکی ئەمەی کردووە لە باسی بنو إسرائيل وإذ قال موسى لقومه يا قوم اذكروا نعمة الله عليكم، هو قومكم بيركن ولا نعمة كاني خوا بسرتانوا إذ جعل فيكم أنبياء، هندي بيغمبري لأيوه هالبجاردو أي بنو إسرائيل،
بەڵام خۆتان وەجعلەکم ملوکن خۆتان هەمووتانی کردەوە بە مەلیک چۆن بوون بە مەلیک بەنو ئیسرائیل چۆن بوون بە مەلیک لەبەر ئەوەی یەکەم جار لە ژێردەستەیی ئالی فیرعەون بوون دوای نەجاتیان بوو حڕ بوون ئازاد بوون بە مەلیک تەسەوورکەن ئێستا هەر یەکێک لە ئێمە مەلیک هیچ شتێکی کەسی بەسەرەوە نییە حڕ ئازاد هێت ئەڕوا ئەگەڕێ ئەخوا ئەخەوێ بەبێ موشکیل و کێش ئێوە ئەو مەلیکایەتیە ئەوەندە ئەخلاقی بەرزە لە خۆتا ڕواندووە کە بەرامبەرەکانت هەر هەموو مامەڵەیەکی جوان لەگەڵ تۆیەکەن دەی تۆ سێر کە ئەگەر ئەخلاقی ناشین لە خۆتا بڕوێنی وات لێش دنیا لێ کاو لەبێ لە مەلیکایەتی دنیا دەرەچی بچووک ئەبیتەوە هەندێکی لە مفەسرین فەرمویانە یەکەمین کەس یەکەمین قەوم کە خوای گەورە ڕزگاری کردن و خادمی پێشکەشکردن یعنی خەڵکی تر هەبێ خزمەتی ئەمان کە بەنو ئیسرائیل ئامۆکم مەلیکایەتی وایە بڕوا کە مناڵ لە مەلیکترە ئەتۆرە ئەو دایکە چی بۆ ئەکە یعنی ئەو چی هەیە ویقەیەکی گریانێک و جاربار زەردەخەنەیەک وەرە جاری وای زەردەخەنەیەکە ئەم ماڵە حەو هەشت کەس ئەی ماشەڵڵا پێکەنی هەر هەموو دڵیان خۆشێ بۆ تۆزە پێکەینی ئەو هەر هەموو لە خۆشیان نازان چی بکەن لە بەرامبەریە بڕواکەن جاری وای قسەیەک ئەکە ڕوو ئەکاتەیەکیان شتێک قسەیەکە هەر هەموو دڵخۆشە بۆ ڕووکردنە بەسیتە ێ باش ئەمە مەلیکایەتی نەبێت چی مەلیکایەتی یان جاریوە هەیە ئەولادێک کە ئەچێتەوە لای باوکو دایکی گەشی جوانی دایک و باوکی بەرامبەری ئەبینێ سبحان الله و ئەزای هەموو سەرزەویەوە مەلیکایەتی چییە یان بەعکسەوە دایک و باوک لەگەڵ مناڵەکانیان کە ئەیبینێ مناڵەکەی مەسەلەن لە ئاستێکی بەرزە ئەبینێتەوە یان بەبێ موسیبەت ئەیبینێتەوە یان بە هەر شێوازێک لە شێوازەکان لە نیعمەتێکە ئەیبین چەند دڵخۆشە بێ مەلیکایەتی هەر ئەمەیە وجعلكم ملوكا ئێوەمان کردوتە مەلیک وآتاكم ما لم يؤت أحدا من العالمين ورشتانێکمان بە ئێوە عەتا کرد بەنو ئیسرائیل بە کەسمان عەتا نەکردووە کورە وەرە دەریا ئاوالەت کەی لە پێش چاوت بەناو دەریاکە تێپەڕی دوژمنەکە بچێتە ناو دەریاکە و دەریا باتەوە بەسەریە ئەم تەنها بۆ بەنو ئیسرائیل ڕووی داوەشتیوە کورە خوا لە ئاسمانەوە من و سەلوای بۆ ناردبوون سەلوا تەیرێک باشە خڕ و خەپان و بچووک نەشیێتوانی بفڕێ نەشێتوانێت ڕاکە بە ئاسانی هەر کاتی ئەیانویستە لە بەردەم ماڵەکەی خۆیانە دنیا پڕ بوو ئەیان گرت و سەریانە بڕۆ ئەیان خوارد اینجا من گەزۆ پەیتا دا ئەباریە سەر دارەکانیان هەر بە ئاسانی لیانە کردەوە و شیرینی لە بەردەم دەمیان یعنی ئەمەی کە خوا بەمانی عەتا کردەوە بە کەسی نەکردو یعنی بەردێک موسا عەلەیهی سەلام دارێکی لێیە 12 کانیاوی لە تەقی تەسەوور کە بۆ هیچ قەومێک ئەمە شتیوا ڕووی نەداوەن دەجوان دەی ئەمانە بەڕاستی مەلیک بوون ئەمانە خوای گەورە شتانێکی پێ عەتا کردن کە بە کەسی عەتا نەکرد مەسەلەی پێغەمبەرایەتی تایبەت بوو لەمانە بە چەند کەسێکەوە بەڵام مەسەلەی مڵک عام بوو بۆ هەر هەمویان دەی ئەوە ئەگەیەنە کە ئینسان خاوەنی خۆی بوو تەهذیبی خۆی کرد تەسکیەی خۆی کرد ئەخلاقی خۆی بەرز کرد کە ئەنەما مەلیکە لەسەر زەویە أفرمي أم يحسدون الناس على ما آتاهم الله من فضله فقد آتينا آل إبراهيم الكتاب والحكمة وآتيناهم ملكا عظيما أفرمي آل إبراهيم لقال أوا كتاب وحكمة من بيدابون دانایەتی من پێ عەتا کردبوون مڵکێکی زۆر گەورەمان پێ عەتا کردبوون کە مڵکە کەش بریتە لەوەی کە خاوەنی خۆیان بوون خاوەنی تەسکیە و تەربیەیەکی زۆر بەرز کەوا بوو ئەیەوێ لێرە ڕاغیبی ئەسفاهانی بە ئێمە بڵێ جوهد کەن خۆتان مانووکەن هەموو ئەو ئەخلاقانەی کە بەلاتانەوە تاڵە ئەگەر جوهد و جیهادتان کرد شیرینە بێت ڕۆژێک لە ڕۆژان ئەبێتە ئەخلاقی زۆر بەرزی شیرین هەوڵدان کردەوەکانتان چ دنیاوی چ ئوخڕەوی بەبێ بەرامبەر بکەن تەنها لەبەر مەحەبەتی ئەخلاقی بەرز بیکەن تەنها لەبەر خاتی خوا جێبەجێکەن بۆی بنە کەسێکی کامڵ و گەورە دەی بزانن ئێوە ناتوانن لەسەر زەویە خەڵکی هەر هەموو ڕازی بکەن بە ماڵ و سەرەت و داراییتان بەڵام ئەتوانن بە ئەخلاقی بەرز و دەم و چاوی گەشتان هەموو خەڵکی ئارام بکەنەوە هەموو خەڵکیش ڕازی بکەن داوامان لە ذاتی پاکی پەروەردگار لێ ئەپاڕینەوە لێ ئەلاڵینەوە خۆی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بمان کەرە خاوەنی ئەخلاقێکی زۆر بەرز یا رب العالمین ئەخلاقی زۆر بەرز لە ناخمانە بچێنە یا ئەکرەم الئەکرەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان گوناهی زۆرمان کردووە یا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا رب العالمین
گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانەوە کەس نەیزانی و عەفومان کە، گوناهێ زانیومانە کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە. یا ئیلاهی گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. تو گەورەی خۆت دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ئارامی بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئارامی بەسەر شارمانە، وڵاتمان، نیشتیمانمانە، ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت دڵمان پاک کەرەوە بەرابەر بە هەموو گێتی و هەموو ئینسانیەت یا رب العالمین. بمانگێڕە لەو عەبدانەی کە هەڵیان ئەبژێری یا ئەکرەم الئەکرەمین، بمانکەرە هەڵبژاردەی سەرزەوی یا رب العالمین. ئیمانمان سەلامەت کە، دینمان دامەزراو کە، ئەخلاقمان بەرز کە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، گرفتەکانمان بۆ چارەسەر کە یا رب العالمین. ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە، ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە، ئەومان قەرزارە قەرزەکانی بۆ بدەرەوە یا رب العالمین. یا ئیلاهی ئەومان نەخۆشە شیفا بۆ بنێرە، ئیلاهی نەخۆشێکی مادیە معنەویمان هەیە شیفامان بۆ بنێرە یا رب العالمین. نەخۆشیەکە ئەیزانین و نەخۆشیەکە نایزانین خوایە شیفامان بۆ بنێرە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین گوناهانێک کە تووشی بووین بوونەتە نەخۆشی لە ئێمە، یا ئیلاهی ڕزگارمان کە، زەلیلی ناو گوناهەکانمان مەکە، زەلیلی دەستی زاڵممان مەکە، زەلیلی دەستی نامەردمان مەکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی ئەو زانە گەورانە ببوورە کە خزمەتێکیان لەم شارە کردووە یا رب العالمین. خوای گیان لە گوناهی مردووەکانمان ببوورە، ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە لە گوناهی مردووەکانمان ببوورە. ئارامی ڕەحمەت بەزەی خۆت بەسەر مردووەکان و گۆڕستانەکانمانە ببارێن. ئەو مردوانەی بێناز و بێکەسن یا ئیلاهی وا ئێمە لێرە و دوعایان بۆ ئەکەین، ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیمانمان دامەزراو کە یا رب العالمین. خوایە ئیمانمان دامەزراو کە یا رب العالمین، لە فتنەی ئەم زەمانە بمان پارێزە یا رب العالمین. دڵمان پڕکە لە خۆشەویستی خۆت یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی مافی خەڵکێکی زۆرمان بەسەرەوەی ئێمە ناتوانین مافەکانیان بدەینەوە، یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. هەر مسلمانێ خوایە غەیبەتی کردوین لە گوناهی ببوورە، غیبەتی هەر مسلمانێکمان کردو لە گوناهی ببوورە، هەر مسلمانە زوڵمی لێ کردوین یا ئیلاهی لێ ببوورە، زوڵممان لە هەر مسلمانێک کردو خوایە لێ ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بەخوا ئێمە بە دڵ مشتاقی بینینی پێغەمبەرین صلی الله علیه وسلم. ئەزانین ئێمە شایستە نین، ئەزانین چاوی ئێمە، دڵی ئێمە، زمانی ئێمە شایستەی ئەوە نییە بە حوزوری ئەو مانگڕەنگە بگات یا رب العالمین. بەڵام یا ئیلاهی هانامان بە فەزڵ و ڕەحمەتی تۆیە سڵاوی ئەم مەجلیسە بگەێنە ئەو خۆشەویستەمان یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. سەڵات و سەلامی خۆت بەسەریانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئیشتیاقی ڕۆحی ئێمەی پێ بگەێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ئومەتی ئەو شیرینە قبوڵمان کە، بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە، یا ئیلاهی بەرشەفاعەتی ئەومان بخە. ئیلاهی ئەگەرچی کەم تەرخەومان هەبوو بێ لە سەڵەواتدان لەسەر ئەوە، کەم تەرخەویمان هەبوو بێ لە تەطبیقی سنەتی ئەوە، یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین، یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین. بمان خەرە بەر ئەو ڕیزانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێیان ڕازیە کە زەردەخەنە بەرامبەریان ئەکا کە قبوڵیان ئەکا لای خۆی یا رب العالمین. خوای بۆ خاتری گەورەی خۆت ئەم دوعانە من قبوڵ کە و لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە. تو گەورەی خۆت خوایە ئەم مەجلیسە بەجێ نەهێڵین ئیلا دڵت ئارام کردبین. یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە، چاکەکانی دنیا و ئاخرەتمان پێ عەتاک، ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین، دوورمان خەرەوە لە حرام یا رب العالمین. قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هانامان هێناوە بۆ لای تۆ، قبوڵمان کە یا رب العالمین. یا ئیلاهی بەخوا ڕوومان نییە دوعاکان بەرزکەینەوە، شەرمەندەین ئەوەندە گوناهمان کردو، بە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعاکان بەرزەکەینەوە. یا ئیلاهی ئەو خۆشەویستەی دڵمان، ئەو نورەی چاومان لە هەموو عمریا
چەند دوعای خێری کردو و چەند داوای باشەی کردو ئێمەش داوای هەر هەموویت لێ ئەەکەین هەر هەمومان پێ عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین ئەو خۆشەویستەی دڵمان ئەو نورەی چاومان یا ئیلاهی لە هەموو عمریا پەنای پێگرتووی بە هەر خراپەیەک بە زمانی شیرین و خۆی پەنای پێگرتووی بە هەر خراپەیەک ئێمەش یا ئیلاهی پەنات پێگرین و پەنامان بدە ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شو إيوش خوش بيتو خواهي قول لمن قبولك وموفق بني يا ربي